بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت وەم کاتە و گەشتکاتێکتان باش خۆشەویستانم کارزان مەحمودم بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەم لە بری هاوڕێی خۆشەویستم کاک حەکیم حەمەد بەهۆی هۆکارێکەوە کە نەیتوانی ئەم شەو لە خزمەتتاندا بێت ئەم شەو من لە خزمەتتاندا دەبم. تەوەری بەرنامەی ئەمڕۆ گفتوگۆکردنە سەبارەت بە ئەوەی کە ئایا هەرێم و بەغدا سەبارەت بە پرسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کامیان خەتابارن کامیان تاوانبارن. ئێمە دیارێکە لە ساڵی 2024 موچەیەکی فەرمانبەران فەوتا لە ساڵی 2025 دوو موچیان فەوتا بۆ ئێستا پێمان ناوەتە ساڵی 2026 و مانگی یەکەم وە خەریکە بەرەو کۆتایی دەڕوا ئەوەی کە باس و خواسی نییە بابەتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە. هەر لە ئێستاوە بەم سابقەی ساڵانی ڕابردوو فەرمانبەرانی هەرێمی کوردستان جۆرێک لە ناومێدیدان لە ئێستاوە خەریکن دەستیان گەرم دەکەن بۆ فەوتانی یەک دوو موچەی دیکە. پرسیاری سەرەکی بەرنامەی ئەمڕۆم لەگەڵ هەریەکە لە میوانەکانم زۆر بەڕێز مامۆستا داراسیەکانیانی ئەندامی خولی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ستۆدیۆ لەگەڵم مامۆستا بەخێر بن، هەروەها لە شاری هەولێرەوە لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا نەوزاد عومەر چالاکی مافەکانی مامۆستانەویش بە سپاسەوە لەگەڵمان دەبێت. مامۆستا نەوزاد ئێوەش بەخێر بێن. سپاس. مامۆستا دارا دێمە لای بەڕێستان. هەموو ساڵێکە زۆر سپاس مامۆستا نەوزاد. هەموو ساڵێکە پێدەنینە مانگی یەک موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان ترسێکی زۆر لە سەریان کەڵەکە دەبێت. ئاخۆ ئەم ساڵە موچە بە تەواوەتی لەلایەن بەغداوە دێت یاخود ئەو ئیتفاقیانەی کە لە نێوان هەرێم و بەغدا هەن لە نێوان هەردووشیان پابەندە بن بۆ عەهد و بەڵێنانە بۆی کە موچەی تەواویان بۆ بێت. ئێستا لە مانگی یەکداین وە خەریکە دەگەینەوە کۆتایی مانگ ئەوەی باسی نییە لە هەرێمی کوردستان بابەتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. ئەم سارد و سڕی ئەم بێدەنگیە لە چیەوە سەرچاوی گرتووە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سوپاس بۆ ئێوە، سڵاویش لە بینەرە بەڕێزەکان و زۆر بەخێرهاتنی مامۆستای بەڕێز مامۆستا نەوزاد دەکەم. دیارە ئەتوانین بڵێین بەهۆی نەبوونی متمانە لە نێوان هەردوو حکوومەتەوە پابەند نەبوون بەو ڕێکەوتنانەی کە هەیە وەکو یاسای بودجەش و هەروەها بڕیاری دادگای فیدراڵی و ئەو ڕێکەوتنانەی کە بەردەوام لە کاتی واژووکردنیان مژدیان بە خەڵکی کوردستانەدا کە کێشەی موچە چارەسەر بوو یا چارەسەر ئەبێ نەیانتوانی پابەند بن بێەوە. قەیرانەکە قەیرانێکی قوڵە. زیاتر لە 12 ساڵە لە هەرێمی کوردستان فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان ستەمی گەورەیان لێکرێ و جۆرێک لە جارێک بەناوی پاشەکەوتەوە، جارێک بەناوی خەرج نەکراوە، جارێک بەناوی لێبڕینەوە و بەداخەوە لە 2023 ئەگەر هەڵ نەبوومەوەزانم 3 موچە، لە 2024 موچەیەک، لە 2025 بە هەمان شێوە 2 موچە. ئەمە یعنی بۆتە عورفێکی سەقەتی ئەزمموی حکومڕانی لە هەرێمی کوردستانە. ئێمە ناڵێن حکوومەتی عێراق کەم تەرخەم نییە و ناڵێن حکوومەتی عێراق بێ هەڵە و پەڵە نییە، بەڵام دوجار فەرمانبەرانی هەرێمی کوردستان فەرمانبەری حکوومەتێک ناوی حکوومەتی هەرێمی کوردستانە و ئەم حکوومەتە پێویستە پلانی هەبێ، بەرنامەی هەبێ و چۆن بودجە و بژێوی ژیانی هاوڵاتیانی دابینەکە. گرفتەکە لەوەدا لە هەرێمی کوردستانە ئێستا پەرلەمانت کارانیە تا ئەم پرسانە گەنگەشە بکە و کۆگونەوە بکە و لایەنە پێدان لەولاوە حکوومەتەکەت کار بەڕێکەرە و لە هەمووشیان گرفتر لە هەرێمی کوردستان ڕاستە ئێستا نەوت لەلایەن عێراقەوە فرۆشترێ، بەڵام لە ڕابردووە خۆی نوتی فرۆشتە و داهاتێکی زۆری ناوخۆیی هەبووە، خاڵی گومرگی هەبووە، خاڵی سنووری هەبووە، بەڵام زیاتر لە 12 ساڵە لە هەرێمی کوردستان هەر یاسای بودجە نییە کە ئەمە گەل لە ماڵێکە بەرنامە یەک نەبێ تووشی شکستە بێت جایەوەی لە حکوومەتێکە. لەبەرەوە کێشەکان زۆرن لە بینی هەرێم و بەغایە و تا یعنی ئێستا بۆ نمونە سیستەمێکی تر لە عێراقا ئیشی پێکرێکە پێوترە سیستەمی ئەسکۆدا و تعبیرێکی تری هەیە کە بەعاوام پێڵن پۆلیسی دیجیتاڵی کە ئەمە سیستەمێکی تعریفەی گومرگیە لە هەموو خاڵە سنووریەکان ئەبێت دابدرێ و ئەو شتانەی کەلوپەلانەی کە داخڵە بن یەکسەر ئەبێت داخلی ئەو سیستەمە بن و لە یەکر لە حەزەیە سەعات بە سەعات کار بکات دەزانی چەند داخل بۆ داهات چەنە، ئایا هەرێمی کوردستان داخلی ئەو سیستەمە ئەبێ یان نابێ، ئامادەیە یا ئامادە نیە، کە ئەمەش پێم وایە دوجار گرفتێکی تر بۆ هەرێمی کوردستان دروستەکە لەگەڵ حکوومەتی عێراقی فیدراڵە. بەڵام حکوومەتی عێراقی جۆرێک لە بەهانە ئەگرێ بمانەوێ یان نەمانەوێ. من پێم وایە کەم تەرخەمێکی حکوومەتی عێراق لێرەدایە کە لەبری ئەوەی ئیجرات لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان و بەرپرسەکان بکات دێ موچەخۆرانی هەرێمی کوردستان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان سزادا. دوجار ئەویش لە ئەرکی خۆی کەم ناکاتەوە کە حکوومەتێکی ئیتیحادیە و پێویستە
کاتێک بجەداندرێ لە ئەنجومەی نوێنەران باسی هەرێمی کوردستانی ژەکرێت. ئەم جۆرە لە ئەینادی و ئەم جۆرە لە ڕقەبەراتی لە نێوان هەولێر و بەغدادا هەیە. حکوومەتی بەغدا دەتوانێت بەرپرسانی هەرێم سزا بدات؟ ینی ئەو توانایی هەیە لە ڕووی ئەمری واقعەوە. من بەدڵنیای ئێمە باپرسیارەکە بە جۆرێکی دیکە لێ بکەم دەتوانێت چی بکات بەرامبەر من بەدڵنیایەوە ئەگەر حکوومەتی عێراقی ئەرکەکانی خۆی جێبەجێ بکە بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان بەرامبەر بەدام و دەستگاکان لە مەسلەی دارایی ئێمە زین سێ شت لە عێراقا اتحادیە. یەکەمیان مەسلەی داراییە، دومیان مەسلەی عێراقاتی خارجیە، سێمیان مەسلەی سوپا و جێش ئەوەیە هێزەکانی ئەوەیە. لەبەرەوە بەڵام ئەگەر بیەوێ بۆ نە حکوومەتی عێراقی ئامادە بێ شایسە داراییەکان بدا بە خەڵکی کوردستان بۆ نە لە بوجا پشکی هەرێمی کوردستان بەس بریتی نیە لە موجا لە موچەی فەرمانبەران تۆ پەرپێدانی پارێزگاکانت هەیە و کۆمەڵێک پرۆژەی ترت هەیە کە ئەمانە. بەڵام حکوومەتی ئێستا بۆ نمونە ئێمە هەر باسی موچاکەن خۆ پشکی خۆراکی هاوڵاتیان ئەمە خۆراگەانی بڕە خۆراکەش وەزان دوسێ مانگ سێ-چوار مانگ فەوتاوە یان ساڵ. لەبەرەوە یعنی گرفتەکان زۆرن، قەیرانەکان قوڵن، بێمتمانەیەکی زۆر هەیە، هەردوو لایەن پابند نین بێکەوە. من بەدڵنیای حکوومەتی عێراق ئەو کاتە چۆن لە ڕێی یاساوە لە ڕێی بڕیاری دادگای فیدراڵی و لە ژووری لە ڕێی بڕیاری تحکیمی پاریزەوە ڕێگای لە فرۆشتنی نەوت گرت لە هەرێمی کوردستان و دوجار هەرێمی کوردستان ڕێکەوت لەگەڵ کە لە ڕێگای سۆمەوە بڕوە بەدڵنیایە ئەو کاتە ئەتوانێت بۆ نمونە کۆنتترۆلی داهات بکە و ئەرکەکانی سەرشانیشی کە پێدانی موچەیە بۆ نە حکوومەتی هەرێم مقەسیرە ئەتوانێت هەنگاوی بنێت. ئێماڵێن هەنگاوی چۆن ئەتوانێت بە یاسا مامەڵیان لەگەڵا بکە بۆ نە چێکەم تەرخەمە. ئەگەر وەزیرێکی دیاری کراوە، ئەگەر سەرۆکی حکوومەتە، ئەگەر لایەنێکی دیاری کراوە ئەتوانێت. بەڵام بەرژەوەندەکانی لایەنە سیاسەکان لە عێراق و لە هەرێمی کوردستانە واتێک ئاڵاوە کە زۆر جار پرسیارەکە لێرەدا حکوومەتی هەرێم بۆ نمونە وەزیرێک وەزارەتێک کەم تەرخەم بووە دەتوانێت بیخاتە ژێر لە پرسینەوە و لێکۆڵینەوەی حکوومەتی ناوەندی. ینی ئەم ململانێ سیاسیەکان ئەگەر بەراتیەکان ڕێگە بەوە دەدەن. مشکلەکە ئەوەی کە ڕێگا نادا ئەم سیستەمە تەوافقەیە کە لە عێراق کاری پێکرێن وەگەر وا نەبێ سیستەمەکە تەوافقی نەبێ بە هاوبەشی و شراکەت نەبێ ئەو کاتە ئەتوانێت هەر بە یاسا مامەڵەکە بۆ ناگەر وەزیری دارایی حکوومەتی عێراق کەم تەرخەمە ئەتوانێت هەرێمی کوردستان سکاڵا بکاو لێ برسینەوەی لەگەڵا بکرێ. ئەگەر لە هەرێم لایەنێکە یا حکوومەتە یان سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە وەزیری دارایی ینی هەر بابەتێکە ئەکرێت تۆ ناکرێت کەسێک گەلێک سزا بدا و یاسایەک نەبێ لێ برسینەوە لەم کەسە بکە. ئێمە پێی ناوترێت سیستەمێکی ئیداری سەرکەوتوو لە وڵات. مامۆستادارە دەگەرم و لای بەڕێستان دەچمە لای میوانەکەی دیکە مامۆستا نەوزاد و مەرج. مامۆستا نەوزاد سڵاوتان لەبێت و سپاس بۆم دەرفەتەیەوەش بەخێر بن. هەموو ساڵە موچەی فەرمانبەران جۆرێکی یان دوا کەوتووە لە کاتی خۆی دانەهاتوو یانەوە تاوەکو مامۆستا دارا ئاماژەی پێکرد بەشێک لە موچەکان فەوتاوە لە ساڵانی ڕابردوودا. پەنجەی تۆمەت بۆ حکوومەتی ناوەندی و بۆ حکوومەتی هەولێر درێژ دەکرێت. ئەوەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوەیە حکوومەتی هەرێم دەبێت چی بکات بۆەوەی کە بەغدا لە کاتی خۆیدا و لە وادەی خۆیدا موچەی فەرمانبەران بەبێ کێشمەکێشم و بەبێ دواکەوتن لە کاتی خۆیدا بنێرێت. ینی باری خەتاکە هەمیشە دەوترێت بەشێکی بەربەغدا دەکەوێت بەڵام ئەوەی کە بەرپرسە لە موچەی فەرمانبەران هەرێمی کوردستانە. ئەوەی کە خەتاکەیە بەر هەرێمی کوردستان دەکەوێت بەر حکوومەت دەکەوێت چییە؟ هاوسانوزاد بەڵێ بەنای خی گەورە میهرەبان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە کاک کارزانی بەڕێز ڕێز و خۆشەویستیم بۆ بینەران و بۆ برای بەڕێز و خۆشەویستی مامۆستادارە هەیە. پێشتیش باسمان کردو ئاماژەمان پێ کردووە مەسلەی ئایا چێ خەتابارە لە بابەتی دواکەوتنی موچە لە پێنەدانی موچە یان لە فەوتانی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. من پێم وایە ئەگەر بە ڕێژە باسی بکەین ڕەنگە 80 بۆ 90 پێم وایە هەرێم خەتابارە تێدا و نارین ئێمە نارین بەغدا هیچ خەتابارنیە لەو بابەتە ڕەنگە بەغداش بەشێک پشتی ئەم خەتاباری بەبەر بکەوێتن. بەڵام ئەگەر هەرێم هەموو مانجێک لە کاتی خۆیدا ئەو داواکاریانی کە بەغدا هەیەی بۆ ئامادەکردنی لیستی موچەی فەرمانبەران بۆ ئەو بڕی 120 ملیاری کە ماگانە بەردەوام بۆ بەغدای بنێریتن ئەگەر لە کات و ساتی خۆیدا یان لە کاتێکی زوودا بنێریتن من دڵنیامە ئەو کاتە بەغداش ئەو مبەڕیدە ئەو پاساوی نامێنێتن کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دوا بکەوێت یان تاخیری بکاتن. بەڵام تۆ سەیریکە بەغدا موچەی فەرمانبەرانی خۆی هەمووی دابەشەکاتن ئەکەوێتە کۆتایی ئینجا هەرێم لە ڕۆژانی کۆتایی بە تاخیر بوون ئینجا لیستێکی
بە پەلەپەل ئامادەی دەکات بۆی بۆ بەغداد مێریتن تۆ تا لیستەکە دەنێری تاوەکو تحقیقی تێدا دەکرێت تاوەکو وەربنی تێدا لەم لیستە دەکرێتن اینجا دوایی ڕەنگە هەفتەیەک بخانی تاوەکو 120 ملیارەکەش دەنێریتن بۆ بەغدا ینی ئەمە بەڕاستی من پێم وایە ئەمە یعنی هیچ پاساوێک هەڵ ناگریتن باشە ئایا زۆر باش بەغدا ئەگەر بێت و هەموو مانجێک لە کاتی خۆیدا کە لە زیاتەوەی تۆ لە 25 مانگ یان لە 27 و 28 مانگ لیسەکەت ئامادە بکەیت کاکە دەتون لە 15 مانگ ئامادەی بکە یعنی ئامادەکردنی سیە چ گرانێکی تێدا هەیە چ زەحمەتێکی تێدا هەیە تۆ مەکلیکێکە ڕای دەچێشی و لە 15 مانگ بینێرە یان پێشی 20 مانگ بینێرە بۆی بتوانی لە زووترین کادا 120 ملیارەکەش بنێری ئەو کاتە ئەگەر بەغدا پارەی نەنات ئەگەر بەغدا پارەی موچ فەرمانبەرانی تاخیر کرد ئەو کاتە ئێمە 50 تۆمت بۆ بەغدا درێژەکەین بەڵام تۆ سەیریکە یعنی بەبێ هیچ پاساوێک هەرێم ڕادەوە سێ چاوەڕێ دەکە تاوەکو بەغدا دەڕێ کاکە لیستم بۆ بنێرە کاکە خۆ بەغدا کە کاتێک داوە لیستە کاتۆ هەفتەیەک تاخیری دەکەی هەفتەیەک دوای دەخەی بۆی من پێم وایە بەڕاستی پشتی شێر لە دواکەوتنی موچە لە پێنەدانی موچە بەرهەرێم دەکەویتن دەسەڵاتداران هێرێن زۆر باشە مامۆستاگە گوێ لە دەنگی منە بە شێوەیەکی نەفسی بۆ دروست فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئازیەت بکەن و ئازیەت بدەن بۆی کە موچەی فەرمانبەران لە کاتی خۆدانێتن تۆ سەیری کەوکو برای بەڕێزم مامۆستادارە ئاماژە پێکردن بیشت ئاماژەت پێکرد تۆ لە ماوەی ئەو 2 ساڵی ڕابردوو ناچینەوە بۆ 10 ساڵ و بۆ 11 ساڵ و 12 ساڵ لە ماوەی ئەو 2 ساڵی ڕابردوو 24 و 25 کاکە سێ موچەی فەرمانبەران فەوتاوە لە 24 موچەیەک فەوتاوە لە 25 دوو موچە فەوتاوە هەمومان هاوارمان کرد کاکە تۆ 120 ملیارەکە زوو ئامادە بکە لیستی خۆ زوو ئامادە بکە ئەو کاتە بەغدا هیچ مبەڕیرێک و پاسایەکی نامینی بۆ کە موچە تاخیر بکات بۆی من پێم وایە بەڕاستی ئەمە وەکو دەڵێ ئەمە بێباجی دەسەڵاتدارانی هەرێمە بۆ ئەوەی ئەو 120 تۆ سەیرکە 220 ملیاری لە مانجی 11 و 12 ساڵی ڕابردوو بۆ دەسەڵاتدارانی هەرێم ماوەتەوە جگە لەو داهاتەی گومرجەکان دەڵێ داهاتی خاڵە سنووریەکان دەرێ داهاتی ناوخۆ دەرێ داهاتی باج و ڕسوما دەرێ ئەمانە بەڕاستی کۆمەڵک داهاتن هەمووی دەسەڵاتدارانی هەرێم ئامادەنی 1 دینار لە داهاتی ناوخۆ بۆ موچە سەرف بکاتن بۆی من پێم وایە بەڕاستی 50 تۆمەت بۆ دەسەڵاتدارانی هەرێم درێژەکەین کە ناکرێتی تر بەم شێوەیە ینی بەم شێوەیە فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە موچە بێبەش بکرێن ینی وەڵڵا عیبێکی گەورەیە ساڵی 2026 فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەبێ هەموو مانجێک دەستیان لە دڵیان بێتن ئایا دەبێ ئەم مانگە موچە دوا بکەوێ یا موچە لە کاتی خۆی بێتن بەداخەوە یعنی بەڕاستی ئەمە وەکو دەڵی سیاسەتێکی زۆر ستەمکارانەیە کە دەسەڵاتداران هەرێم بەرامبەر بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان پیادەی دەکەن زۆر باشە مامۆستا نەوزاد ئەگەر گوێت لە دەنگی منە تۆ لە ماڵەکەی خۆتدا من لە ماڵەکەی خۆمدا هیچ یەکێک لە ئێمە هیچ سەرە و خێزانێک حەز ناکات تووشی هیچ جۆرێک لە ئیحراجی ببێ دوجار لە ماڵەکەی هەرێمی کوردستاندا بمانێ و نەمانەوێ حکوومەت سەرۆک خێزان سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە بۆچی ئەوان لە کاتی خۆیدا 120 ملیارەکە نانێرن ئایا ئەگەر ئەوان 15 مانگ بینێرن هیچ گرفتێک دروست دەبێت بۆچی هەموو جارێت لە تاخیربوونەکەی خۆیان تووشی جۆرێک لە ئەحرازی و شەرمەزاری دەکەن و بۆچی هەموو ساڵێکیش موچەیەک دوانسیان موچە دەفەوتێت ینی فەلسەفەکە لێرەدا پرسیارەکە لێرەدا کە ئەم 120 ملیارە نانێرێت بەغدا موچەکە نانێرێ هەموو ساڵێک دوو موچە دەفەوتێ حکمەتەکەی لە چیدایە ینی ئەم مەتەڵە چییە؟ وەڵام من پێم وایە کاکازا من پێم وایە بەڕاستی جگە لە چەوسانەوە و بێئومێدکردنی ناومێدکردنی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە بێتیت کە لێ ناخوێندرێتەوە چونکە ئەتوانم بڵێم بەڕاستی ئەو سیاسەتەی کە لە 10 ساڵی ڕابردوودا دەسەڵاتدارانی هەرێم حکمڕانانی هەرێمی کوردستان بەرامبەر بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان جێبەجێیان کردووە بەڕاستی بێباچی دەسەڵات هیچی تری ناخوێندرێتەوە ئەم بێباچیە بۆشان چوویتە سەر و لە زیاتی 2 موچە 3 موچە ئێستا کە من و تۆ قسە دەکەین لە ساڵی 2026 نزیکەی 60 موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەلایەن حکومەتی کاربڕێکەرەوە لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمەوە قۆڕق کراوە جا هەندێکیان بە لێبڕینیە هەندێکیان بە پاشەکەوتە هەندێکیان بە ڕوبع موچەیە هەندێکیان بە نیوە موچەیە هەندێکیان بە نەدانە یعنی تۆ لە هەموو ساڵێکدا موچەیەک بۆ 2 موچە بەلایانی کەم دەفەوتێ ئەمەش بەڕاستی من پێم وایە سیاسەتی دەسەڵاتداران هەرێم ئەوەیە کە هەموو ساڵێک ئەیانەوێ بەڕاستی موچەیەک بۆ 2 موچە بفەوتێنین ئەگەر نەوەکو جەنابەت باست لێوە کرد ئێمەش ئاماژەمان پێکرد ینی تۆ وەرە فەرموو کاکە 1 مانگ تاقی بکەوە
دەسەڵاتداریان هەرێم 120 میلیارد لە 15 مانگ و لە پێشی 20 مانگ ئامادەی بکەن و بینێرن بۆ بەغدا. ئەگەر ئەو کاتە بەغدا پاساوی دۆزیەوە خۆی دزیەوە لە ناردنی موچێ فەرمانبەرانی هەرێمی کوردستان، ئەو کاتە وڵای ئێمە لەسەر ئەم کەناڵی ئێوە لەسەر ئەم مینبەری ئێوە 50 تۆمەت بۆ بەغدا درێژەکەن. کاکە بەغدا تاوانبارە لێنە ناردنی موچە، بەڵام کاکە تۆ فەرموو 27 مانگ و 28 مانگ و 29 مانگەشتان هەیە کە کاکە تازە دوێنێ و پێریەت و لیسی فەرمانبەرانت ناردووە. کاکە ئەم ئەخرتێک تۆ ئێستانێکە 120 میلیارەکە بۆ هەفتەی داهاتوو ئایا دێنێری یان ناینێری؟ ئەو کاتە کاتێککە تاقیق دەکرێت و کاتێککە 120 میلیارەکە تاقی دەبێ بەغداش ئامادەنیە بەڕاستی زووتر موچەت بۆ منێریتن. پێم وایە بەڕاستی ئەمە هەموو مانجێک 10 ڕۆژ تاقیریەکە 15 ڕۆژ تاقیریەکە تاوەکو لە کۆتاییدا ئێستا هاسوۆیەکان ڕوونن بە بەرچاوی ئێمە چۆن لە 2025 دوو موچە مەفەوتاوە بەداخەوە ئەگەر ئەم سیاسەتە بەردەوام بێتن من پێم وایە بەڕاستی ئەم ساڵەکەش ساڵێکی شوون دەبێت بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە بەداخەوە خۆشنی ڕەنگە مژوا بڵێم ناومێدی دروستەکەم، بەڵام ئەگەر ئەمە خاوەنی ئەم دەسەڵاتدارانی خۆمان بین، خاوەنی ئەم حکومەتە بێباکە بین، من پێم وایە بەڕاستی دیسانە کە 2026 دوو موچەمان بەلایانی کە ئەمەش بەڕاستی قبول شێوێ بوەستین. یان تۆ سیر کێسە تەماشاکە کاکارزن من لە ئەو ڕۆژە لە کەناڵێکی ئاماژەم پێکرد گوتم باشە خەڵکی هەرێمی کوردستان لە باشوور بۆ مەسەلەی ڕۆژاوە بۆ براخوشکانمان لە ڕۆژاوە هەمووی هاتنە سەرزادا، هەمووی لە سەرزادا، هەمووی یەک دەنگە، هەمووی یەک ڕەنگە، هەمووی بەیەکەوە داوا دەکە کە ستەم و زوڵم و زۆرداری بەرامبەر براو خوشکانی کوردانی ڕۆژئاوامان نەکرێتن. باشە بۆ ئەم خەڵکە ئامادەنیە کاکە بۆ موچەی خۆی بێتە سەرزادا، بۆ ئەم خەڵکە ئامادەنیە کاکە بۆ قوتی ڕۆژانی خۆی قوتی ماڵ و منداری خۆی کاکە یەک سەعات بێتە سەرزادا کاچی خۆم. ئەگەر ئەو خەڵکە بێتە سەرزادا و خەڵکە داوای موچە بکە کاکە خۆی لە حزب گەڕێ ئێمە خۆناڵێن کاکە تۆ بڕۆ 50 تۆمەت بۆ فلان حزب درێژ بکە. کاکە تۆ وەکو مواطنێک وەکو هاوڵاتیەک لە هەرێمی کوردستاندا من مافم هەیە چۆن ئەرکم لەسەر شانە مافم هەیە بەرامبەر بە دەسەڵات ئەبێت دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەو مافە بۆ من بجێڕنەوە چیتر ستەمێکی گەورە لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەکرێتن بەچی بەوەی کە موچەکەیان بخوا پاشەکەوتیان بۆ بکە. کاکادی بابەتی پلە بەرزکردنەوە بابەتی پلە بەرزکردنەوە بەڕاستیمە 10 ساڵە هاوار دەکەین کاکە ناکرێ بەم شێوەیە فەرمانبەرانی مەدەنی ناکرێت بەم شێوەیە بەڕاستی پلە بەرزکردنەوە بۆستێتن. هیچ فەرمانبەرێک ئەمڕۆکە لە ماگانە نزیکەی 250 بۆ 200,000 دیناری لە لای حکومەت دەبردێتن بۆی وەسانی پلە بەرزکردنەوە. ئەمەش بەداخەوە بەڕاستی ئەمە خاڵێکی ڕەشە بەنیوچانی دەسەڵاتدارانی هەرێمی زۆر باشە ماوەستا نەوزاد دەگەڕێم وەلای بەڕێستان سوپاس بۆ سەرنجەکانت لەسەر بابەتەکە. مامۆستادارە دێم وەلای بەڕێستان ساڵی 2026 عراق بودجەی دەبێت یاسای بودجە و ئەگەر نەبێت ئەم ئیتفاقی سێ ساڵێکە تەواو بە خۆت دەزانی لە مانگی وابزانم دەی ساڵی 2025 تەواو بوو چی دەکرێت؟ هیچ دەرچەیەک هەیە بۆ ناردنی بودجە و موچەی هەرێمی کوردستان؟ بودجەی سێ ساڵێکە بە فعلی تەواو بووە چونکە بۆ ساڵی 2023 24 25 و ئێستا ئێمە لە ساڵی 2026 بەڵام لە ڕاستیە نابێت گرفتە بێ بە تایبەتی بۆ هەندێک بوار بە تایبەتی تریش موچەی فەرمانبەران و خانە نشینان. ئەمە بابەتێکە نابێت دەسی بۆ برێت لە تەواوی دنیاە ئەم پرسە گرنگی کراوە و زەمانەتی بۆ کراوە، بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە لە هەرێمی کوردستان ڕۆژەکانی مانگ زیاکە هەروە تا 6 ڕوا، بەڵام مانگەکانی ساڵ کەمەکە ئەبێ بە 10 بە 9 و بە 11 کە ئەمە معجزەی سەردەم و ئەزمموی حکومڕانی لە هەرێمی کوردستانە نمونەیەکی هێنایە کە ئارایەوە کە ئەتوانم بڵێم کەس ناتوانێت شانازی پێ هەر بەجددی بەغدا پێی خۆش نییە کە ئەم مانگەکان کەم دەکات لە هەرێمی کوردستان. بەداخەوە ئەمان مبەرڕیان داوە بەدەست بەغاوە. ئێمە کە ئەگەر خۆمان ئەگەر کورد بۆ خۆی دڵسۆز نەبێ گلەی چی لە بەغا بکە؟ ئەمە گرفتەکەیە لە کاتێکە ئێمە ئەمڕۆ 29 معقولە تۆ لە 28 و 29 لیستی موچەی فەرمانبەرانە نێری کە لە کاتێکە بڕیاری ئەنجومەنی وەزیرانی حکومەتی هەرێمی کوردستانوان هەیە کە خۆیان ئەڵێن ئەبێت لە هەموو دەیمانگەکە لیستی موچە بنێرێ بۆ بەغا هەموو دەیمانگ تا ئێستا یەک مانگ پابەند نەبوون پێوەی حکومەت خۆی بە بڕیاری خۆی و پابەند نابێ حکومەتی هەرێمی کوردستان چاوەڕوانی بەغا بکەین. ئەمە یەک دوو هەمیان حکومەتی عێراق نووسراویان کردویتە نووسراوەکە بەدڵی حکومەتی عێراق نەبوو بەدڵی وەزیری دارایی نەبوو چۆن بووە داوای کردووە سیغەی کتابەکە بگۆڕن. ئێمە کرێ هەموو مانگە ئایا ئەوان بەهانە ئەگرن ئێگەر ئەوان بەهانە ئەگرن با ئێعلانی کەن
بڵێن کاکە حکوومەتی عێراقیە بەهانە ئەگرێ ئەمە لە تێبینیەکە لەسەر چییە تێبینیەکە داوای میزانی مراجعەی سێمانجی کردو مانجی 10 و 11 و 12 باش ئەمان ئەڵێن نردومانە پێشتر ئەویشەڵە ئەم کتابە ببیگۆڕن ئەمڕۆ بە حساب لە خلالی سعاتێکە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان کتابەکەی ڕاستکردو نردوێتی بەڵام تا ئێستا ئەمە بڵێن لیستەکەی نردووە ئەم لیستە دەست بە وربینی کراوە لە عێراق بەلایانی کەمەوە لە سەرتا هەفتەی داهاتوە وربینیەکە تەواو بێ ئیتر یەکشەمێ دووشەمێ سێشمێ نازان بەڵام تا ئێستا هەرێم 120 ملیارەکەی نەناردووە ئەمەش گرفتێکی ترە جا لەوانەیە پرسیارێک دروست بێ لای خەڵک بڵێ باشە دەی با ئەو 956 ملیارەکە بنێرێ بەڵام 120 ملیاری لێ ئەو بکە قەتعک با بەم قاسە بەڵام حکومەتی عێراقی ئەمەی کرد لە 2025 ئەمەی کرد چی لێ بەسەر هات لە 2025 لە 2024 بالفعلەوە بۆ حکومەتی هەرێمی کوردستان بۆ مانگی 12 حکومەتی عێراق 441 ملیاری نرد حکومەتی هەرێم وەشی دابەش نەکرد بەکاڵی خوارد وتی ئەمە کورتێنانی مانکانی ترمان پێپڕ کردێتەوە لەبەر ئەوە بێمتمانەیەکی زۆر لە نێوان هەردوو لادا هەیە بەڵام ئەوەی کە مای لەسەر وەستانە کە ئەبێ خەڵکی کوردستان قبوڵی نەکاوە ئەبێ لایەنە سیاسیەکان قبوڵی نەکەن ئەبێ دەرگای دادگا و وڵاتان بگن بۆ ئەبێ موچەخۆر سزا بدرێ بەهۆی کەم تەرخەمی حکوومەتی عێراقی بە یا حکوومەتی هەرێمی کوردستان بێ ئەمە بابەتەکەیە مەسەلەی بودجە ئەمساڵ بەدڵنیایە دواکوێ بۆ تا ئێستا سەر کۆمار هەڵ نەبژێراوە موچە چۆن دەنێرن بابەتی موچە ئێمەش لە قانون ئیداری مالیە شتێکمان هەیە پێوترێ بە سیستەمی 1 لەسەر 12 تۆ ساڵی بودجەی ساڵی 2025 چۆن بووە قیاسن بەوە چەند بۆ موچە تەرخانکراوە بەڵێ بابەتی موچە شتێکە نابێت دەستی بۆ بڕێ ئەوە ئەم حکومەتی هەرێمی کوردستانەیە کە هێندە بێباکە بەرامبەر بە هاوڵاتیەکان و فەرمانبەرەکانی تووشی هەر گرفتێک بۆ دەستی بۆ موچەی فەرمانبەران بردووە کە لە مێژووی مرۆڤایەتی هەشتیوە ئەستەما ئەخر قەرزارە تۆ نەوتە فرۆشتووە قەرزاری تۆ داهاتت هەیە قەرزاری یعنی ئەمە یعنی لە دنیاە تۆشت بفرۆشی و قەرزار بکارە ساتە و لە کاتێکە بەڕاستی وەکو خۆشیانەڵێن دامەزراندن نییە لە بەرزکردنەوە نییە ینی سیستەمی زۆر اینجا ئەم هەموو باج و زەریبەیە کە گران کراوە لەسەر هاوڵاتیان هەمومان ئەزانین بەڕاستی داهاتی ئەم وڵاتە خۆ بەس بریتی نیە لە نەوت باوسەدارە وەڵاهی من وەڵامەکە گەیشت سپاس دەکەم مادەم دەرچێک هەیە بۆ نردنی هەر جێگەی خۆشحاڵیە بەڵام وەڵامی ئەو پرسیارەش زۆر گرنگە بەلامەوە ئەو پرسیارم لە ماوەسا نەوزادیش کرد هەر بەجددی ئەم 120 ملیارە بۆچی حکوومەتی هەرێم ناینێرێ ینی لەگەڵ 120 ملیارەکە تەکمیلەی موچەی پێدەگرێت هەموو مانگی حکوومەتی هەرێم پێی و 120 ملیارە لە زەرەردا خۆی بابەتەکە چییە بەڕای من حکوومەتی هەرێم لەبەر چی ناینێرێ کە بۆ نمونە ئەم 120 ملیارە ئێنێرە ئەڵی مانگی 12 ئێمە هێشتا نەگەشتوونە کۆتایی مانگی 12 ئەمڕۆ لە کۆتاییان ئەگەر لە 15 مانگا بینێرە حکوومەتی عێراقیڵێ لەکوێت بوو حکوومەتی هەرێم بخۆی زانیت چیەکە لەم بابەتە بەڵام ئایا خەڵکو و حکوومەتی عێراقی ناڵێت تۆ لە ساڵی 2025 دەموچە دابش کردووە ئەی داهاتی ئەو دوو مانگە لەکوێ داهاتی ناخۆ خۆ داهاتی ناخۆ سفر نەبووە لە دوو مانگەیە حکوومەتی هەرێمی کوردستان داهاتیایە ڕۆشن نییە شەفاف نییە و دڵسۆز نین بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەداخەوە ئەتوانم بڵێم لە هەرێمی کوردستانە تا ئێستا باز لە چێکرێ ناڵێن وەزارەتی داراییمان هەیە شانازی بۆ ناکەن حکوومەتی هەرێمی کوردستانیان هەیە ئێستا ئەڵە نەبێ هەولێر و دۆکتۆ مانگانە 72 ملیار ئامادەکەی سلێمانی 48 ئامادەکە بەمە 120ەکە تەکمیلاکەن و ئەینێرن بۆ دێرەش پارچە ئەمە کەواتە تۆ ماڵی کوردت لەت کرد بە دوو زۆن کرد بە دوو ئیرادا پەرلەمانت پەک خستووە کارای ناکەیەوە حکوومەتت کار بەڕێکەرە ئەوەش داهاتەکەتە ئاوای لێ بەسەر هاتووە لەبەرەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتێکە خەڵکی دڵسۆز ئەم پایامەیان گەیاند بلار خاست وتی نەتەوەی گرتوەکان وتی قونسوڵی وڵاتان وتی هەرێمی کوردستان پێویستە سوپایەکی لەشکرێکی نیشتیمانیتانە بێ پێویستە دوو ئیدارەکە یەک بخەنەوانێ پێویستە بودجەتانە بێ پێویستە حکوومەتتان کارا بێ پەرلەمان نایکەن بەیانیش ئەگەر ڕوبەڕووی قەیرانێکە بینەوە لۆمەی خەڵکەکەین تۆ بەدەستی خۆت ماڵی خۆت وەران کردووە کوردستانت لێت کردووە لۆمەی خەڵکی ترەکەی والله ئەوە جێگەی داخەوە ڕاستی ئەمە جێگەی تێبینێ لەلایەن هەموو دانیشتوانی هەرێمی کوردستان نەک هەرێمی کوردستان هەموو پارچەکانی دیکەش بەڕاستی ئەوەی کە چاوی لەسەر ئەم هەرێمەیە بەڕاستی هەمومان حەزمان دەکرد ئەوەندە تۆکمە بواە باوەڕکە پارچەکانی دیکە ئەنی پشت بە خەڵکەکەی ئێمە دەبەستن ئەوەندەی کە پشت بە حکومەت نابەستن ماوەستان و زادەگەڕێم وەلای بەڕێستان هەر بەجددی ئەم ڕەمەزانە بەم حاڵە دەگیرێت ئەم حکومەتداریە لە هەرێمی کوردستان بەم جۆرە دەچێتە سەر کە حکومەت بەم جۆرە بێباک بێ بەرامبەر بە موچە و خوتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان
و سەرنجی ئێوە وەکو چالاکانی بواری مامۆسان وەکو چین و توێژێکی دیاری فەرمانبەران لە هەرێمی کوردستان پێشنیاری ئێوە و سەرنجی ئێوە چییە؟ حکوومەت هێرم دەبێت چی بکا بۆەوەی کە خۆی لەم جۆرە لە ئەحراجە بێنێتە دەرەوە بەرامبەر بە موچەخۆرانی خۆی بەرامبەر بە فەرمانبەرانی خۆی جۆرێک لە ئاشتەوایی لە ساڵی 2026 دروستکە لەگەڵ فەرمانبەران؟ کاکارزار من پێم وایە ئەگەر دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بیانەوێت تۆزێک متمانە بۆ خۆیان بجێڕنەوە ئەبێ دەرز لە ساڵانی ڕابردوو وەربگرن هەموو ساڵێک وا دەنێن لە 2024 من تەواو کرد 25 گوتمان ئومێد دەکەین کە ئەم ساڵەکە ساڵی کۆتاییاتنی قەیرانەکانی فەرمانبەران و مامۆسایان بی لە هەرێمی کوردستاندا. خۆ بابەتی قەیران ئەمڕۆ کە باسی موچە دەکەین کاکارزان ینی خۆ موچە تەنها ڕەبت و پەیوەندی بە خودی فەرمانبەرنی ئەمڕۆ پێم وایە موچە ڕەبتی لەگەر هەموو تاکەچی ناو کۆمەڵگا هەیە لەبەرەوەی خۆتە زانی سستی بازار نەبوونی بازار وەسانی بازار ئەمڕۆکە بەڕاستی هەمووی بەهۆی نەبوونی موچەیە بەهۆی دابەژنەکردنی موچە بەهۆی فەوتانی موچەکانی فەرمانبەران لە هەرێمی کوردستان. ئێستا تۆ سیر کە بڕۆ دوکاندارێک بدوێنێ بڵێ کاکارێ زەحمەت نەبێ بازارت چۆنە ڕۆژانە کڕیار و مەسەلەن کڕیارت هەیە لە دوکانەکەی خۆتدا ئەڵێ کاکە وڵا ئەگەر موچە هەبێتن زوو لە زوولێکی باڵ ناو بازارە بێتن لەبەرەوەی فەرمانبەران دێن پەداویست و ڕۆژانیان دابینەکەن و کەلوپە نەکردن بەڵام کاتێک کە موچە دوا دەکەوێتن سیرەکەی بازار چۆلە خەڵک شت ناکرێ خەڵک کەلوپەل ناکرێ کاکە خۆ خەڵک ناتوانانی قوتی ڕۆژانی خۆی کە زەرورە ناتوانانی ئەمەی دابین بکات چۆن دەتوانانی مەسەلەن شتێکی احتیاجێکی کەمالیات بۆ خۆی دابین بکات. بۆی من پێم وایە ئەگەر دەسەڵاتدارانی هەرێم بیانەوێت 2026 وەکو 2025 و سار نەبێتن ئەبێ بەڕاستی لاپەڕێکی سپی هەڵدەنەوە ئەبێ بزاریشکە متمانە بۆ خودی خەڵکی هەرێمی کوردستان بجێڕنەوە بەوەی کە ئەو پاساوانی کە بەغدا هەیەی لە دواکەوتنی موچە لە تاخیربوونی موچە ئەبێ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەلایانی کەم بتوانن ئەم ساڵەکە هەم لیستی موچە زوو دابین بکەن زوو ئامادەی بکەن کاکە تۆ لە دەڕۆژی یەکەم لە پازەڕۆژی یەکەم تۆ لیستی موچە بنێرە کاکە خۆ لیستی موچە ڕەبز ناکرێتەوە برای من یعنی ئەوا دەزانین کاکە چاوەڕێ دەکەن وڵا تاوەکو بەغدا ئێمە دەوەستین تاوەکو بەغدا دەڵێ کاکە لیستەکەم بۆ بنێرە کاکە تۆ زوو بینێرە خۆ بەغدا ڕەبزی ناکاتەوە کاچی خۆم کە ناردێت ئەو کاتە تۆ پێشی 20 مانگان 120 ملیارەکەی دابین بکە یعنی نیتە 120 ملیاری دابین بکەی ئەی باشە هەموو ساڵە و هەموو نەوتت فرۆشتووە ئەو مخاڵە سنووری هەیە ئەو هەموو داهاتی ئەو باز ڕوسماتی لەسەر ئەو خەڵکەت زیاد کردووە ئەم پارە چی دێتن چی بەسەر دێتن بۆی من پێم وایە بەڕاستی بێ دەسەڵاتدارانی هەرێم لە زووترین کاتدا ئەم بەڕیرانە ئەم پاساوانە ببڕن ئەبێ بەڕاستی زوو لەگەڵ بەغدا ڕێک بکەون و هیچ بە پاساوێک نهێڵنەوە ئەگەر وا بکەنێ بەلایانی کەم دەتوانین بنێ کاکە موچەکانمان لە کات و ساتی خۆیدا دواناکەوێت وەکو فەرمانبەرانی سەرجەم عێراق دابەش دەکرێت بەڵام من پێم وایە بەڕاستی من دەڵێم ئێمە تاو ناومێد من لەم دەسەڵاتێک کارزان یعنی لەبەرچی ناومێد بووینە چونکە بەڕاستی خەڵک متمانەی بەم دەسەڵاتە نەماوە خەڵک متمانەی بەم حکوومەتە نەماوە کاکە ئێمە هەم بە دنیای خەڵکی دڵسۆز لەم وڵاتە ڕۆژانە بە بەرچاوی هەموو خەڵک بکاکە بەم دەسەڵاتە رێکاچی خۆم هاوڵاتانی خۆچیت مەچەوسێنەوە فەرمانبەرەکانی خۆچیدی کە تعزیب مەدە تعزیبی نەفسیان مەدە کاکە ئەخر مامۆستای قوربەسەر فەرمانبەری قوربەسەر جگە لە موچەکەی پشبەچی ببەستێتن یعنی بژێوی ژیانی خۆی و ماڵ و منداڵی خۆی لەسەر تەنها ئەو موچێ تۆش موچەیەک لە 6 ڕۆژدا موچێک بە مامۆستا فەرمانبەر دەدەی ئەخر باش ئەگەر مامۆستایەکی قوربەسەر گە کرێچی بیخوانە خواسە ئەبێ چی بکاتێ یعنی تاوەکو موچەیەک وەرەگرێ بێ 2 کرێ بداتن ئەبێ 2 کرێ خانوو بدا ئەبێ 2 کرێ ئاو کارەبا بدا ئەبێ 2 کرێ مەسەلەن هەم بۆلیدێ بدا گەر کەم بۆلیدێ هەبێتن ئەمانە بەڕاستی گرفتی گەورەنە بۆیە من پێم وایە بەڕاستی ئەبێ دەسەڵاتدارانی هەرێم چی دیکە هەم خۆیان چاک بکەن هەم نابێ خەڵکی هەرێمی کوردستان لیان قبول بکاتن کالم لیان قبول نەکا مەبەستم ئەوەیە کاکە تۆ بۆچی بۆ کوردانی ڕۆژئاوا هاتی سەرزادە کە من دەستخۆشی دێکەم ئەمە هەڵوێستێکی نیشتیمانی هەڵوێستێکی مەردانەیە کاکە بۆ قوتی ڕۆژانی خۆت و ماڵ و منداڵی خۆشت وەرە سەرزادە داوای بژێوی ژیانی خۆت بکە داوای موچەی خۆت بکە ئەگەر دەنگ هەڵ نەبڕی من دڵنیات دەکەم و ئەم دەسەڵاتە تاوەکو ماوە بڕواتە بێ ئەبەو شێوەیە ئەم حکومەت ئەم خەڵکە دەچەوسێنیتەوە چونکە باچی بە خەڵک نییە باچی بە فەرمانبەرانی خۆی نییە ئامادەیە هەموو قازانجێک بکاتن لە داهاتی ناوخۆ لە داهاتی خاڵە سنووریەکان بەڵام ئامادە نییە ئێستیقاقی خۆی لەگەر بەغدا یەکلا بکاتەوە کاکە تۆ
تۆ سیر کە ڕێکەوتنێکت لەگەر بەغدا هەیە هەمومان ئەزانی کاکە ڕێکەوتن لەگەر بەغدا هەیە بەغدا دەڵێ کاکە داهاتی نانەوتین بۆ بنێ لە 120 میلیارد من ئامادەمە کاکە نزیکە تریلیۆنێک دنیا وەنێرم کاچی خۆم یعنی تو توخوا ئەگەر هەرێم ئامادە نەبیتن 120 میلیارد لە بری هەموو موچێ فەرمان بەران بۆ لە ماگانە کاتی خۆ نێری ئەی بەسەمای چی کاکە تۆ بە چ شێوێک تۆ دەڵێم حکومەتم کاکە من دەسەڵاتم هەیە تۆ تەمەشا وەزارەتی دارایی بکە کاک کارزان یعنی وەزارەتی دارایی ئێستا ئیشی وەزارەتی دارایی تەنها و تەنها ئامادەکردنی لیستی موچەی فەرمانبەرانە تخوا عیب نییە نتوانانی ئەمەش دابین بکەی عیب نییە نتوانانی مە لە کاتی خۆدا دابین بکەی کاکە بینێری بۆ بەغدا بۆیە من پێم وایە بەڕاستی ئەبێ دەسەڵاتدارانی هەری بەوەشخۆ بێنەوە چیتر خەڵکی هەرێمی کوردستان نەچەوسێنێتەوە چونکە من پێم وایە بەڕاستی خەڵک چیری کە تحملی ئەم هەموو وەزعام هەموو قەیرانە گەورە ناکاتن تۆ قەیرانی ئابووری دروست کردووە تۆ قەیرانی سیاسی دروست کردووە کاکە وەکو برای بەڕێزم مامۆستادارە باسی کرد ئەمڕۆ تۆ حکومەتت نییە ئەمڕۆ تو پەرلەمانت نییە ئەمڕۆ تۆ چاودێری دارایی نییە ڕقابەت لەسەر حکومەتە نییە لەسەر هیچ وەزارەتێک نییە نازانی کاکە هیچ دامەزراوێکت نەماوە تۆ هەموو دامەزراوەکان ئێستا بۆیە من پێم وایە بەڕاستی ئەگەر بێوێتن حکومەت متوانە بجێڕیتەوە هەموو جمکەکانی خۆی زاکسازی بکات بۆ ئەوەی چیت کە فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ساڵی 2026 ناخۆشی ژیانیان بەسەر دەبن لە چاوەڕوانی موسێ من لە شەق ڕۆژدا کەمە بەڕاستی عیبێکی گەورەیە پرسیار بە پرسیار بۆی حەقی مامۆستاداران نەخۆین سوپاس بۆ تۆ مامۆستا نەوزاد دەگەڕێم وەلای بەڕێستان مامۆستادارە دەکرێت لە بودجەی 2026دا هیچ کلێنێک هیچ دەرچێک هەبێت بۆ چارەسەرکردنی موچە فەوتاوەکانی بۆ نمونە دوو موچەی 2025 هیچ دەرچێکی یاسایی هەیە بۆ ئەمە یاخود تەواو دەستی لێ بشوێن من ئەمەوێ ڕازگۆ بم لەم بابەتە لەگەڵتانە ئەگەر لایەنە کوردیەکان بە تایبەتی شێکێتی و پارتی کاتێ بەشداری لە حکوومەتی نوێی عێراقاکەن ئەمە بکەن بە مەرجێک بۆ بەشداربوونیان کە ئایا حکوومەتی عێراقی ئەچێتە ژێباری ئەوەی کە ئەم دوو موچەیە قەرزە کە بە فعلی نەدراوە بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەگەر بەغاش بە جۆرە لە جۆرەکان با بڵێن نەی ناردووە دەرج بکرێ بۆ مانایی کە لە فەقەرەیەکە کە من بە دووری ئەبێنم لە ناو هۆڵی پەرلەمانە دەنگ بێنێ بۆی ڕازگۆ بم لەگەڵتانە چونکە لەوانەیە حکوومەتیش قەناعەت بکاو بیکا بە مەرجیش چونکە کارنامەی حکوومەتەکەی سوودانی کۆمەڵێک هەنگاوی باشی تیا بوو بەڵام کاتێک هاتە ناو هۆڵی پەرلەمانەوە پەرلەمانتارە سونەکان و شیعەکان بەڕاستی ڕەتیان کردەوە لەبەرەوە ئەمە بەشێک بۆیە من گەشتبین نیم بەڵام ئەمە ناکرێت ئەوەی کە لایەنە کوردیەکانیش ئەبێ هەوڵی خۆیان بکەنە غەر لە کاتێکە ئێمە یاسای بودجەمان هەیە پاڵپشتی یاساییمان هەیە بڕیاری دادگای فیدراڵیمان هەیە و مادەی دەستوریشمان هەیە کاڵی هەموو مواطنێکی عێراقی متەساویە لە حقوق و امتیازاتە مادەی 14 لە دەستوری هەمیشەی عێراقە ئێستا زوڵمێک لە لایەکی ئەو عێراق کراوە کە ملیۆنێک و 250,000 موچەخۆری هەرێمی کوردستانە بەردەوام زوڵمیان لێکرێ و ستەمیان لێکرێ خانوونشینان ئێستا خانوونشینان خۆ موچیان وەرنەگرتەوە بەڵام خانوونشینێکی ئەو ساڵانە کە موچە ئەو مانگانە کە موچە چاوە نەگرت لێیانە بڕن یعنی شتی زۆر سەیر و سەمەرە بەداخەوە لە هەرێمی کوردستانە هەیە من ئەو بارودۆخ و قەیرانی کە لە عێراق هەیە بارودۆخێکی ئاسایی نییە بۆیە ئەبێ کورد و سەرکردایەتی سیاسی کورد کوردیەکان ئەبێ زۆر بە پەرۆشەوە لەم بارودۆخەیە بن ئێمە دوسێک گرفتمانە یەکەمیان ئەو هەموو کێشانەی بینی هەرێم و بەغا هەیە دوو هەمیان ئێستا نەبوونی پارەی نەختینەش لە عێراق کێشەیە جەلوانێ بڵێن بۆ بەڵام عێراق خۆی یعنی لەبەرەوەی دراوێکی زۆری هەیە و لەبەرەوە لەگەڵ سندوقی دراوی نێودەوڵەتیا کۆنتاکتی هەیە و دامپیاندراوە وڵاتە ڕوبەڕووی قەیرانی لەمە قورستر بۆتەوە بەڵام تێپەڕاندووە بۆن لە شەڕی داعشا لە کۆرۆنایە کە نەوت هاتەش سفر بەڵام نێت دەستی بۆ موچە نەبردووە خاڵێکی تریان ئەو گرفتێکی ئێستا لە نێوان عێراق و ئەمریکایە هەیە چونکە مەسەلەی فرۆشی نەوت دۆلارەکە لای چییە لای ئەمریکایە لە ئەمریکاوە بە چەند وەزبەیەک مانگانە و پارەیە دێ بۆ عێراق ئێستا ئەمە چەند ڕۆژێک دواکەوە دەوتەوە قەیرانی دروست کرد بۆ نمونە حکوومەتی عێراق موچەی خۆشی ڕاستە پێنجشەمەی پێشوو موچەی هێزانیەکە ینی با بڵێن سەربازیەکانی دا بەڵام ئەمڕۆ وەزارەتی دارایی عێراق کتابێکی کردووە بە ژمارە 470 لە بەرواری 29 یەکە کە داوای لەسەرجەم بانکە حکوومیەکان کردووە کە ڕۆژی بۆ نمونە بەیانی و سیوەیەکی مانگیش دەوام بکەن بۆ ئەوەی کە موچەی فەرمانبەراندا دابش بکرێت ینی ئەو گرفتە شەیە بۆ ئەوەی ئەبێ ئێمە کاتێک کە قساکەین بارودۆخی ناوچەکە بارودۆخێکی نەئاساییە بۆ ئێستا ئەمریکا تەدەخولەکە لە دانانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق سادارە هەرچەندە وشەیە جوان نییە بەڵام کوردەوارێکی زۆر جوانیان هەیە دەڵێن ئەو قسە بەدڵی فەرمانبەران هەڵە قسەیەکی بۆ دزیش بکەین
من ناڵم تەصدیقی ئەمە ناکەم وایە چکە من لەو بینەدا پێشکەشکارم بەڵام هەر بە جددی حکوومەتی بەغداش حکوومەتێکی شۆڤێنی نییە بە دوای بیان و داناگەڕێت پێت وانە هەموو ئەوانەی کە ئەو ڕێگانەی کە دەکرا موچە بگەێنێتە فەرمانبەران فەرامۆشی کردن کارزانبا من یەکشت لە خزمەت بەڕێست و بینەرانی شعرس بکەم ساڵی 2024 حکوومەتی هەرێمی کوردستان 399 ملیاری داوە بە حکوومەتی عێراقی وەکو داهاتی نانەوتی هەرێم بۆ 12 مانگ کەەوە چەند مانگێکی لێ ئەوە کرد حکوومەتی عێراقی 11 موچەی ناردۆ بۆ هەرێمی کوردستان تۆمە کامیان کەم تەخەمن بە کاڵی خورە ئێمە من ناڵم وتم ناڵم حکوومەتی عێراقی ئێتر پێرفێکتە و هیچ هەڵەیەکی نییە و نیازی پاکە و بەرامبەر بە هەرێمی کوردستان ئامادەی هەموو شتێکە نە ئەویش لەم پەر دروستەکە بەڵام هەرێم بەهانەی داوە بەدەستەوە هەرێم داهاتی هەیە فرۆشی نەوتی هەیە داهاتی گومرگی هەیە بەڵام هەرێم قەرزارە ئێستا شێتی هەرێم ئێستا لە دوای ئەوەی کەنەوە ڕادستکراوە ئەگەر بە شێوازی قەرار بەڵام داهاتێکی زۆری هەیە من کاتی خۆشی بۆ ئەو 120 میلیارد لەگەڵ ڕقەمانە بوو چکە لە یاسای بودجێ باسی ڕقەم ناکرێ باسی لە سا 50 کرێ ئەکرێ ئەم مانگە 100 میلیارد بێ داهات ئەکرێ مانگی 200 میلیارد بێ ئەمە میمە ئەنج لە هەڵەی ترکەوە کە هەرێمی کوردستان تێکەوت معقولە تۆ بۆ هەموو مانگی پێویست بە ڕێکەوتنێکی نوێ بکا لەگەڵ حکوومەتی عێراقی فیدراڵە لە کاتێکا مەسەلەی موچە لە بوجایەک لا کراوەتەوە بێ مانگانە لە کاتی خۆیان موچە دابش بکرێن ئەمە گرفتەکەیە حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژ بەڕێیەکە چۆن خۆی کار بەڕێکەرە لەگەڵ عێراقیشا بووە بە ڕۆژ بەڕێکرد ئەمە دوای زەرر لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان فەرەزنا ماوەسەدارە ئەگەر پەیوەندیەکان تێک چوون و بەغدا هەرنەی نارد حکوومەتی هەرێم دەتوانێت هیچ موچەی فەرمانبەران کە بەرکات داهاتی ئەم هەرێمە زۆرە ئەگەر خەڵکی دڵسۆز و دڵنیا بە بەش فەرمانبەرانەکە ئەگەر شەی فەرمانبەران دەکات گومانن بۆ ناخر ئەو کاتاکە تۆڵی لەگەڵ هەرێما تێکچی نەوتیش دێتەوە لای خۆت ئێستا بە قاچاق نافرۆشت ئەگەر ئەو تۆ لەگەڵ بەغایە بڵێ عیلاقەت نەما تۆ باسیەوە کرد لەو فەرەز ناوای لێ هات تۆ نەوتە فرۆشی داهاتی ناوخۆشت هەیە ئێستا بەم حاڵەوە ئەگەر نەینێرێت بۆ نموناگەی کێشەکان بەردەوام بن من پێم وانە بارودۆخەکە لەو بەو ئاراستەیانە کە کورت باسی جابوونەوە بکات لە عێراقا چونکە تەواوی وڵاتان وەوە بەرژەوەندی زلهێزانی دنیاش نایشارنەوە لە سووریا و ئەوە لە باز لە یەک پارچەی چۆن لێ باز لە یەک پارچەی خاکی سووریاکەن دڵنیا بە ئاواش باز لە یەک پارچەی خاکی عێراقەکەن بۆیە ئەبێ سەرکردایەتی سیاسی کورد بە تایبەتیش لایەنە دەسەڵاتدارەکان و حکوومەتی هەرێمی کوردستان دەرز لەو ڕووداوانە وەربگرن کە لە ڕۆژئاوا ڕوویدا و چارەسەری ئەو کێشانە بکەن کە لەگەڵ حکوومەتی عێراقی اتحادیە هەیەە بۆی سەر نەچێشێ بۆ بارودۆخێک خوانەخواستە جۆرێک لە ناومێدی یا جۆرێک لە پێکدادان جۆرێک لە دروستبوونی قەیرانی نوێ سەر هەڵدا بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. باش سپاس ماوەسەدارە ئەگەر کاتم ما دەگەڕێم و لای بەڕێستان سپاس دەکەم. ماوەستان ئەوزاد وەکو کۆتا پرسیار بۆ بەڕێستان لە مانگی یەکداین و کۆتایی مانگی یەکە و هێشتا دەنگ و باسی موچە نیە بەڕێستان خودی خۆتان وەکو چالاکێکی داکۆکی لە مافی مامۆسان و فەرمانبەران ناموێ ئەنی بەرنامەکە ببێتە فاڵگرتنەوە بەڵام هەر لەم سەرەتایەوە دەڵێ مانگەشە و سەر لە ئێوارەوە دیارە پێتان وایە کە ئەم ساڵیش چەند موچە دەفەوتێت یعنی بەو سابقەی کە لەگەڵ حکوومەتی هەرێم و حکوومەتی هەرێم هەمانە گەشتبینن ئەم ساڵ ببێتە ساڵی یاژبوونەوەی حکوومەت و هاوڵاتی و فەرمانبەران یاخود نا هەر لەو جۆرە یەسونا ئومێدیدا دەمێننەوە فەرمانبەران. سپاس دەکەم بەگە بە کورتی بێچکە دەنگم بە تۆ ناگات لە کاتی قسەکانتدا. بەڵێ کارزان وەڵام من پێم وایە وەکو پێشیش باسم کرد ئاماژەم پێ کرد ئەگەر بەم شێوەیە مماتەڵە بە ناردنی لیستی موچە بکە هەموو مانجێگۆکۆ ئێستا مانگێک کە مانجێک تێداینا واخەری کە ماجێکمانی تاوا دەبێت کاکە ینی ئەوڕۆ 29 مانگە تازە دوێنێ پێرەکە لیستی موچە ناردووە هێشتا 120 میلیارەکە نەناردووە ئەگەر بەم شێوەیە مماتەڵە بە 120 میلیارەکە بکە بە لیستی موچە تاخیر بنێریتن بەخوا من پێم وایە ئەگەر ئەوە بڕواتن عینەن وەکو ساڵی 2025 ڕەنگە دوو موچەمان مەترسی فەوتین لەسەر بێتن بۆیە من لێرەوە قسەکانم لەگەر بە کۆتایی بەرنامەش بێتن قسەکانم ئاراستەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەکەم بۆچی تر خەڵک لەم قەیرانە و لەم ناومێدە و لەم دڵەڕاوچەیە نەمینێتەوە
ئەبێت بە زووترین کات حکومەتی داهات و کە تەشکیلەکرێتن لە بەغدا ئەبێ مەرجی بەشداریکردنی پارتی و یەکێتی بەتابەتیان دوو حزبەکە بەشدارن لە حکوومەتیان هەلیانی دیکە کە بەشدارەکاتن ئەبێ مەرجیان جێبەجێکردنی داواکاریەکانی خەڵکی هەرێمی کوردستان بێتن بۆەوەی موچەی فەرمانبەران و قوتی فەرمانبەران لە کاتی خۆی دابدرێ. ئەمە یەک. دووە داوایشی تریشم بۆ سەرجەم پەرلەمانتارانی بەڕێز لە نێویاندا پەرلەمانتارین دەرەوەی دەسەڵات داواکەم کە شەڕی موچە بە بەردەوامی لە بەغدا بۆ خەڵکی هەرێمی کوردستان بکەن، چونکە ئەمان لە خۆتان نەزان لە کۆتاییدا خەڵکی هەرێمی کوردستان هەڵی بژاردون نمایندە و نوێنەری خەڵکی هەرێمی کوردستان ئەبێ شەڕی موچە بکەن، شەڕی قوتی ملت بکەن و شەڕی بودجەش بکەن. بەڕاستی ئەبێ ئێستحقاقی هەرێمی کوردستان بودجە و موچەی هەرێمی کوردستان شایستەی دارانەکەی هەرێمی کوردستان ئەبێ بەڕاستی لە بودجەی عێراقدا تەسبیت بکرێتن و بتواندرێتن چی دیکە وەکو دەڵێ مەسەلەی موچە نەکرێتە بە پەلا، مەسەلەی موچە نەکرێتە هەموو ماجێ خەڵک برێرێکا کە موچە دێ نایەت دەفەوتێ نافەوتێ دوا دەکەوێت دوا ناکەوێتن. ئەگەر بەم شێوێ بێتن من پێم وایە بەڕاستی ئاسوویەکی ڕوو نەبێتن، بەڵام ئەگەر وانە بێ بەداخەوە ڕەنگە ئەم ساڵیشمان ساڵێکی قەیراناوی بێتن، بۆیە ئومێد دەکەن ئەم قەیرانانە کۆتایی پێ بێتن لە ساڵی 2026. بەڕێز مامۆستا نەوزاد عومەر، سوپاس بۆ تۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووی. وەڵای قسەکانی بەڕێزان پرسیارێکی گرنگی بۆ دروستکردم و کۆتا پرسیار لە بەڕێز مامۆستا دارا. مامۆستا دارا، بەڕێزیشتان ئەندامی خولی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراقن. هەرێم لە بەغدا کۆمەڵێک پۆستی بەدەستەوەی و لە ناویاندا پەرلەمان ئەنجومەنی نوێنەران. لە کاتی بانگەشەکاندا هەموو دەڵێن لە بەغدا داکۆکی لە مافەکانی ئێوە دەکەین، بەڕێزیشتان لەوێ بوون. حتمان کردوتانە، ینی دەستخۆشی لە کارە باشەکانتان دەکرێت، بەڵام ئەم خولەی ئێستا پەرلەمانتارە بەڕێزەکان دەتوانن چی بکەن بۆ مەسەلەی موچە؟ ئەها کوردەواری دەڵێ بۆیە پێت دەڵم مامە چۆلەکانە بۆ بگرین پیان دەگیرێت پەرلەمان مەبەست بێ توانی کە ئێمە بێ واقعی ئەنجومەنی نوێنەران بینە بەرچاوی خۆمان. لە کۆی 329 ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق 60 و چەند کەسێک کوردن. یعنی نیسبەکە ئەگەر تۆ بڵێ بیکەی بە نیسبەتی کەمینە و زۆری نەشت کار لەبەر ناڕوە. بەڵام هەمومان نەزانین لە عێراقا سیستەمێکی ناوی سیستەمی تەوافقیەوەتە سازانە، بۆیە ڕۆڵی کورد ناکرێت لە بەغا نادیدە بگرێت. بەڵام ڕۆڵی کورد ئەوەی کە ئەیبینین لەم دوو سێ خولەی کۆتاییە ڕۆڵی کورد ڕۆڵێکی پەرتەوازەیە. سنگ و پێگەی کورد لە بەغا لاواز بوو بە پلەی یەکەمیش پارتیوێکیتی لێ بەرپرسن. ئێستا بۆ نەپۆستی سەرۆک کۆمار تۆ حیزب لا بە یەکیتی یا پارتیە 2000 پشکی کووردە چەند جوانە بوو کورد لە ناو خۆیانە هەمویان بە پاکێجێکی هاوبەشەوە بیان کوتە ئەمە نوێنەری ئێمەیە. ئێستا پارتیوێکێتی لە بەغا شەڕی شکاندنی ئیرادە یەکترەکەن. 2000 چێ زەرەرەکە کورد ناوماڵی کورد پەرتەوازە بێ. ئەمە گرفتەکەیە کەواتە هێندەی ئەجێندای بەرژەوەندی حیزبی لە بەغازاڵە، هێندە ئەجێندای بەرژەوەندی خاک و خەڵکی کوردستان و شایستە دارایەکان و مافە دەستوریەکانی خەڵکی هەرێمی کوردستان زاڵ نییە. پەرلەمانتار ئەساسی تاک حەز دەکا، پەرلەمانتار بە دڵنیاییەوە پەرلەمانتار زۆر مهمە. جارێ یەکەم سوێندیان خواردووە بەرامبەر بەخوا و بەرامبەر بە خەڵکی عێراق و کوردستان بەرپرسیارن پێویستە هەر شتێک لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بوو دیفاعی لێ بکەن و هەر شتێک لە دژی خەڵکی کوردستان بوو دژایەتی بکەن و گەروانەکەن. جاری وایە حیزبەکان لەوانەیە بۆ پاراستنی بەرژەوەندی خۆیان بە ئاراستەیەکتر هەنگاویان پێ بنێن. سپاس بۆ زۆر بەڕێز مامۆستا داراسیەکانیانی ئەندامی خولی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەخێر بێن کە لەم بەرنامەیە لەگەڵمان بوون. دووبارە بەڕێز مامۆستا نەوزاد عومەر، چالاکی مافەکانی مامۆستایان و فەرمانبەران لە شاری هەولێرەوە ڕاستەوخۆ لەگەڵمان بوون. خۆشەویستانم لێرەدا کۆتاییمان هێنا بە مەڵخەی بەرنامەی ئەمڕۆ. بەخوای گەورەتان دەسپێرین، هیوادارین ساڵی ئایندە ساڵێکی وەکو چۆن لە ڕووی کەشوهەوە ساڵێکی زاهیرەن پڕخێر و بەرەکەت دیارە ئینشەڵا لە ڕووی ئابووریشەوە ساڵی خێر و خۆشی بێت بۆ هەموو لایەک و فەرمانبەران لەم ساڵدا بە جۆرێک لە جۆرەکان ڕازی بن. بەخواتان دەسپێرم. خواتان